دابەزینی میزڵدان و منداڵدان چییە؟ نیشانە و هۆکارەکانی چین و چارەسەرەکەی چۆن دەبێت؟ سلااو من دکتۆرە نیهایەت بەکر عەبدوڕەحمان پسپۆر لە نەشتەرگەری و نەخۆشیەکانی ئافرەتان و منداڵبوون لە نەخۆشخانەی نەشتەرگەری میهرەبانی. دابەزینی منداڵدان یاخود میزڵدان بۆ ناو ڕێڕەوی منداڵبوون مەرز نییە تەنها میزڵدان و منداڵدان بێت، ڕەنگە هەندێک جار بەشێک لە ڕیخۆڵا یان کۆم دادەبەزێتە ناو ڕێڕەوی منداڵبوون. ئەم حاڵەتە مەترسیدار نییە، بەڵکو دەبێتە هۆی ئازار و ناڕەحەتی بۆ خاتونەکە. لە نیشانەکانی ئەم حاڵەتە هەستکردن بەگرێ قورسایی یان هەستی ڕاکێشانیان دەبێت. لەوانەشە کێشەی بۆ دروست بکات لە کاتی میزکردن، وەکو لە دەستدانی کۆنتترۆلی میزکردن و کێشەی بۆ دروستکە لە کاتی پیساییکردن و لە کاتی جوودبوون. لە هۆکارەکانی وەکو منداڵبوون و دووگیانی و هەڵگرتنی شتی قورس و لەگەڵ هەڵکشانی تەمەن و وەستانی سووری مانگانەوە ڕوو بدات، لەوانەشە هۆکارەکەی بۆ ماوەیی بێت بەهۆی کەمی کۆلاجینەوە ڕوو بدات. ئەمانش لە ئەنجامی لاوازبوونی ماسوولکە و بەستەرەکانی حەوزەوە ڕوودرات کە دەبێتە هۆی دابەزینی ئەندامەکانی حەوز کە منداڵدان و میزڵدان و ڕیخۆڵە دەگرێتەوە. چارەسەرەکەی بەپێی قۆناغی هاتنە خوارەوەکە دەبێت. ئەگەر قۆناغی دابەزینەکە پلەیەکی کەمی هەبێت کە پۆلین دەکرێت لە پلە 1 تا پلە 4، ئەگە پلەیەک و پلە 2 بێت دابەزینەکەی کەم دەبێت، تەنها پێویستی بە گۆڕینی ستایلی ژیانی کەسەکە دەبێت. بۆ نمونە دابەزینی کێش و هەڵنەگرتنی شتی قورس، وەرزشکردن و ئەگەر دابەزینەکە پلەیەکی زۆری هەبێت پلە 3 و 4 بێت زیاتر پێویستی بە نەشتەرگەری دەبێت. ئێمە ڕۆژانە لە نەخۆشخانەی نەشتەرگەری میهرەبانی چەند حاڵەتێکی وا دێتە لامان دوای پشکنینی کلینیکی و تاقیگەیی بۆمان دەردەکەوێت کە ئایا نەخۆشەکە پێویستی بە نەشتەرگەری دەبێت یان نا. مەرز نییە هەمویان پێویستیان بە نەشتەرگەری بێت، هەروەکو باسم کرد بەپێی پلەی دابەزینەکە دەبێت بە هیوای سەلامەتی بۆ هەموو خانمان. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.